دەوەری کاژمێر هەژدا دەکەینەوە تایبەتە بە زانکۆڵین میوانمان دەبێت لەسەر ئەم پرسە قسەی لەگەڵ دەکەین بەڵام بەر لەوەی لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەین ئادەمەوێت لە ڕێگەی ئەم ڤیدیۆڵەوە وردەکاری سەبارەت بە زانکۆڵین بۆ قوتابیانەی لە قۆناغی ئامادەی دەرچوونە هەم وێژەی هەم زانستی هەم پیشەوی ئیسلامیەکان دەمانەوێت لێرە بەرچاوڕوونیتان پێ بدەین بە ژمارە و بە داتا سەرنجتا ڕادەکێشم بۆ لاپەڕی یەکەمی ڤیدیۆڵەکە لەژێر ناونیشانی دەرچوانی ئامادەی و کاراکردنی زانکۆڵین دەرچوانی ئامادەی و کاراکردنی زانکۆڵین ئەوانەی کە بەشداریان کردو لە تاقیکردنەوەکان لەم ساڵدا ژمارەیان پێک دێت لە 1970 کەس ئەوش دابشکراون بەسەر هەر سێ بەشەکەی زانستی وێژەی پیشەی و ئیسلامیەکان لە بەشی زانستیدا 65,064 کەس بەشدار بوونە هەروەها لە وێژەی 38,889 کەس لە پیشەی و ئیسلامیەکانیش پیشەی و ئیسلامی 3,263 کەس لاپەڕی دووەمی ڤیدیۆڵەکە سیر دەکەین کە تێیدا تێکرای قوتابیانی دەرچووی پۆلی 12 و قوتابیانی کە لە پۆلی 12دا دەرچوونە بەم دوو ڕێژەیە کە بەم ڕێژەیە بۆتان دیاریکراوە 39,873 کەس کە پێک دێت لە 39.3 ئەوە کۆی دەرچوو قوتابیانی پۆلی 12 بە هەمان شێوە ئەوش دابش دەکرێت بەسەر هەر سێ بەشەکان زانستی وێژەی و پیشەی و ئیسلامی لە زانستیدا 26,009 قوتابی دەرچوون کە ڕێژەکە دەکات 142.2 وێژەی 12,714 کەس کە پێک دێت لە 134.4 پیشەی و ئیسلامی 1,150 قوتابی کە پێک دێت لە ڕێژەی 135.2 باشە. کارکردن بۆ وەرگرتنی قوتابیان بە ڕێژەی 100 ئەم کارکردنە بەم ڕێژەیە کە تێیدا بابزانین چۆن کار دەکرێت. ساڵی پار لە ساڵی 2021 60,000 قوتابی وەرگیراون بۆ 2022 تا ئێستا گفتوگۆ دەکەین کەمێکی دیکە لەگەڵ میوانەکەمان وەڵامەکەی لێ وەردەگرین بابزانین چۆن دەبێت سەبارەت بە زانکۆڵین و کاراکردنی زانکۆڵین هەفتەی داهاتوو دەست پێ دەکات خوێندنی زانکۆڵین کە تێیدا 180 خۆڕاییە پارالێل ئێواران و خوێندنی تایبەتیش. میوانمان سەبارەت بەم پرسە هەروەکو لە دەستپێکی ڤیدیۆڵەکەدا باسم کراویش زۆر بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەخێربەی کاک عەباس. زۆر سپاس. بۆچی ساڵانە قوتابیان دەکەونە کێشەیەکەوە هەڵەیەک دەکەن لە پڕکردنەوەی زانکۆڵین ئەمە خەتای قوتابیانە یاخود خەتا لە سیستەمەکەدایە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە سەرەتا پیرۆزبایی لە سەرجەم دەرچوانی قۆناغی 12 ئامادەی دەکەین کە ئەم ساڵە قۆناغی ئامادەی بەجێ دەهێڵن و پێدەێنە قۆناغێکی نوێویش قۆناغی خوێندنە لە زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد بۆ ئەم ساڵیش وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی پلان و هەروەها ئامادەکاری پێویستی بۆ پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن بە تایبەتی بۆ دەرچوانی قۆناغی 12 ئامادەی واتە قوتابیان و خوێندکارانی ئەم ساڵ داڕشتووە ئەو بۆ ئێمە لەم هەفتەیەدا یوزەرنەیم و پاسوەر واتە ناوی بەکارهێنەر و شەی تێپەڕمان بۆ سەرجەم دەرچوانی قۆناغی 12 ئامادەی ئامادە کرد و نارمان بۆ وەزارەتی پەروەردە لەوێشەوە بۆ قوتابخانەکان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا سەرجەم دەرچوان توانیان یوزەرنەی و پاسوەر وەربگرن کە بەم یوزەرنەی و پاسوەردە ئەتوانن بچنە ناو سیستەمی زانکۆڵین و داواکاری پێشکەش بکات. ئێستا دێمە سەر پرسیارەکەی بەڕێستان کە تایبەتە بە هەڵە و کێشە. ئێمە ساڵانە لە کاتی ڕاگەیاندنی زانکۆڵین بۆ دەرچوانی 12 ئامادەی ڕێنوێنی زۆری دەرچوان دەکەین بە تایبەتی قوتابیان و خوێندکاران کە پێویستە سەرەتا ئەم یوزەرنەی و پاسوەردەی کە پێشکەشیان کراوە بە باشی بیپارێزن ونی نەکەن چونکە ئەمە کلیلی گەیشتنیانە بە زانکۆکان لە هەرێمی کوردستان. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم پێویستە خوێندکاران و قوتابیان لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین بە شێوەیەکی ئۆنلاین پەلە نەکەن ورد بن و هەروەها بتوانن بە شێوەیەک کاتێک کە داواکاریەکانیان پێشکەش دەکەن بۆ زانکۆ پەیمانگاکان خۆیان لەسەر توانای خۆیان شارەزایی خۆیان لێهاتووی خۆیان و ئارەزوو کۆنمرەکانی ڕەنگ بداتەوە لە داواکاری پێشکەشکردن. بەهۆی ئەو کێشە و کەم و کوڕیانەیە کە هەبووە لە ساڵانی ڕابردوو زۆرێک لە قوتابیان و خوێندکارانی ئێمە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین پەنا بۆ خۆیان نابن بەڵکو بۆ سنتەرە بازرگانیەکان دەبن کە ئەمانەوا دەکات لە کاتی پڕکردنەوەی داواکاریەکانە لە زانکۆڵین تووشی کێشە بن تووشی ئەوە بن کە ئەم سنتەرانە لە بەرامبەر وەرگرتنی بڕێک پارە هاوکاری ئەم خوێندکارە بە تەواوەتی یاخود ئەم قوتابیان نەکەن. ئەمەش بێتە هۆکارێک کە دەرچوو بە پێی ئەم حەزەی کە هەیەی بۆ کۆلۆژێک بۆ بەشێک بۆ زانکۆیەک ناتوانێت بەدەستی ئێستا بوو بۆ دێمەنێ قسەکانتەوە ینی ساڵانە جۆرێک لە بازرگانیکردنی لێ هاتووە بەرامبەر بە بڕێک پارە ینی زانکۆڵین پڕ دەکەنەوە بۆ قوتابیان ڕەنگە زۆر جاریش تووشی کێشە دەبن
وەزارەت ینی ئێوە ئاگادارن لەسەر ئەم پرسە؟ بەڵێ ئێمە بەڕاستی ڕێنەی خوێندکاران و قوتابیان دەکەین خەڵێکم پەنا بۆ ئەم سنتەرانە نەبن چونکە بەکارهێنان و شێوازی پڕکردنەوەی زانکۆلاین لەسەر بە شێوەیەکی ئۆنلاین کە بەردەستە زۆر ئاسانترە لە بەکارهێنانی فەیسبوک و تەنانەت سناپچات و ئینستاگرامیش واتە هیچ قورسێک لە شێوازی پڕکردنەوەی نیە لە هەمان کاتیشدا ڤیدیۆی فێرکاری لەسەر ڕێگەی زانکۆ.com کە زانکۆلاینە دانراوە خوێندکار و قوتابی پێشتریش هۆشیاری دەدەن بە قوتابیان ئاشنا دەکرێت کە چۆن پڕی بکاتەوە و خاڵێک تریش بۆچی قوتابیان ببوورە دەمێ زۆرترین پرسیارت لێ بکەم بۆچی قوتابیان هانا یاخود پەنا دەبەنە بەر کەسانی دیکە کە داوایانە دەکە بەم شێوازە پڕی بکەنەوە بۆچی ناڵێم هەمووی بەڵام تا ڕادێک متمانە بەوە ناکەن کە لە پیجە ڕسمی ئێوە بڵاو دەکرێت بەڵێ خۆی لە ئێستادا ڕەنگە لە ساڵی ڕابردووە ساڵ بە دوای ساڵ باشترە هەنگاوەکە و خوێندکاران و قوتابیان باشتر پشت بەخۆیان دەبەستن بۆ پڕکردنەوەی زانکۆلاین و تواناکانی خۆیان و بەتایبەتیش کە سوکارەکانیشان هاوکاریان دەبن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە کاکەندرێن لە هەموو زانکۆکانی کوردستاندا مەڵبەندی ڕاوێژکاریمانداناوە سنتەری ڕاوێژکاری کە ئەم سنتەرانە هاوکاری قوتابیان و خوێندکاران دەکەن ئەگەر بیانێت سەردانی ئەم مەڵبەندانە بکەن بۆ وەرگرتنی زانیاری بۆ شێوازی پڕکردنەوە بۆ پێدانی زانیاری لەبارەی کۆنمرەکان کەمترین کۆنمرەکان ئەمانە لە هەموو زانکۆکان هەیە و بەردەستە لەگەڵ ئەوەشدا بەشێک لە کۆلێژ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان کە سەر بە زانکۆ حکومەکان لە هەرێمی کوردستان بە خۆڕایی مامۆستاکان بە تایبەتی مامۆستاکانی ئایتی و کۆمپیوتەر لە کۆلێژەکانی زانست و کۆلێژەکانی تر ئامادەی دەردەبڕن بۆ ئەوەی بە خۆڕایی هاوکاری قوتابیان و خوێندکاران بکەن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین. ینی هەموو ساڵانە ئەو ڕێکار و میکانزمە دەگیرێتە بەر بۆ وەرگرتنی ئەم قوتابیانە لەم ساڵدا ئەپدەیتێک هەیە بۆ ئەوەی زیاتر بەرەبەم بوارە بدرێت لە وەرگرتنی قوتابیان؟ بەڵێ ئێمە وەکو وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی دوای ئەوەی کەوا پلانی وەرگرتن بۆ سەرجەم دەرچوانی قۆناغی 12 ئامادەی دێت بۆ وەزارەت و پەسەند دەکرێتن مەرج و ڕێنمایەکانی وەرگرتن لە هەفتەی ڕابردوو بڵاو کرایەوە کە تایبەتە بە شێوازەکانی وەرگرتن مەرجە گشتیەکان مەرجە تایبەتەکان هەروەها شێوازەکانی خوێندن هەمووی بڵاو کراوەتەوە و لە ئێستادا ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین لە چەند سعاتی داهاتوو بە دیاریکراوی لە سەرەتای هەفتەی داهاتوو زانکۆلاین بە شێوەیەکی فەرمی بۆ دەرچوانی 12 ئامادەی کارا بکەین بۆ ئەوەی دەرچوان بتوانن داواکاری خۆیان پێشکەش بکەن بۆ وەرگرتنیان لە زانکۆکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو کۆنمرەی کە بەدەستیان هێناوە لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بەگەیشتنیان پێی کۆنمرەکانیان بۆ زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستاندا. باشە ئەم ساڵ چەند قوتابی وەردەگرن؟ ئێمە ناتوانین هیچ ڕێژەیەک یاخود هیچ ژمارەیەک ئاماژە پێ بکەین یان ڕابگەین ئێستادا بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە ئەوەیە ئێمە وەکو وەزارەتی خوێنی باڵا دڵنیایی دەدەین بە سەرجەم دەرچوانی قۆناغی 12 ئامادەی وەک چۆن لە ماوەی 3 ساڵی ڕابردووی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا و بە تایبەتی خودی وەزیری خوێندنی باڵا خەمخۆری سەرەکی دەرچوانی قۆناغی 12 ئامادەی بۆ ئەگەر سەیری ئامارەکانی 3 ساڵی ڕابردوو بکەین بەشێکیشی کە جەنابتان ئاماژەتان پێکرد زۆرترین دەرفەتی خوێندن بۆ کوڕ و کچی وڵاتی خۆمان ڕەخساوە لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆی بتوانن درێژە بە خوێندن بدەن بۆ ئەم ساڵیش ئێمە ئەم بەڵێنە جارێکی دووپات دەکەینەوە کە پلانی وەزارەت و کارکردنی وەزارەت لە ئێستادا بەم شێوازەیە کە دەرفەتی خوێندنی یەکسان بۆ هەموو کوڕ و کچی وڵاتی خۆمان بۆ دەرچوان بڕەخسەنی لە زانکۆ پەیمانکان بەڵام بەپێی ئارەزوەکانیان بەپێی کۆنمرەکانی خوان کە دەستنە پێشبڕچەوە. ئەوە لەسەر ئەوان ئەی لەسەر ئێوە ینی بۆ مەسلەی خوێندنی پارالێل تا چەند هەوڵ درراوە کە کاراسانی بۆ قوتابیان بکرێت داشکاندنێک هەیە شتێکی لە بابەتەکە خۆشکەر بێت بۆ قوتابیان. من لێرەوە دەمێت ئەوە ڕابگەێنم هەرچەندە سیاسەتی ئێستای وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ ئەوەدانیە کە خوێندن بە پارالێل یاخود بە ئێواران بمێنێ بەڵام ئەو ڕێژەیەشی کە هەیە ڕێژەیەکی زۆر کەمە و بە هیچ شێوەیەک خوێندکار و قوتابی ناچار ناکرێت کە بچێت بۆ خوێندنی ئێواران یاخود خوێندنی پارەی بەڵکو خوێندکار و قوتابی ئەگەر خۆی ئارەزوویەکی هەبێتن دەتوانێت داواکاری بۆ ئەم بەشانە پێشکەش بکە ئاجینال لە خوێندنی گشتی کورسی بۆ تەرخان دەکرێت بۆ کەمکردنەوەی کری خوێندن من دەمێت ئەم مژدێ لێرەوە بە سەرجەم قوتابیان و خوێندکاران بدەم لە هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردووی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان 3 ساڵی لەسەر یەک وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کری خوێندنی پارالێل و ئێوارانی بە ڕێژەی لە 145 کەم کردەوە بۆ ئەم ساڵیش کە چوارەم ساڵی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستانە کری خوێندن بە هەمان شێوە بە ڕێژەی 145 بۆ خوێندنی پارالێل و ئێواران کەم دەکرێتەوە لە هەمان کاتیشدا پلانی وەزارەت بۆ خوێندنی کەمکردنەوەی کری خوێندن لە زانکۆ پەیمانگە تایبەتەکان بە هەمان شێوە بۆ ئەم ساڵیش کە لە پار ساڵ و ساڵانی ترەوە جێبەجێ کراوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە بە پێی ئەنجامەکانی ڕیزبەندی نیشتیمانی زانکۆ پەیمانگە تایبەتەکان پابند دەبن بە کەمکردنەوەی کری خوێندنی زانکۆ پەیمانگە تایبەتەکان لە هەرێمی کوردستاندا. باشە سەبارەت بە پرسی وەرگرتنی قوتابیان ینی بۆ خوێندنی دکتۆرا و ماستەر ڕێنماییەکانتان چۆنە ئەمە دەکەن ئەم ساڵ؟ بەڵێ لە دوایین کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی کەم ئەنجومەنە دەسەڵاتی بەسەرۆکاتی وەزیری خوێنی باڵا و تەواوی سەرۆک زانکۆکان تێدا ئەندامن ڕێنمایەکانی خوێنی باڵا دیپلۆمی باڵا یەک ساڵی ئەکادمی ماستەر دکتۆرا
پەسەندکردن خۆشبەختانە و دوای پەسەندکردنی لە ئێستادا ئێمە دوای دوابەدوای کۆبوونەوەکە داوامان لە سەردەم زانکۆکان کردکەوە پلانی خۆیان پێشکەش بە وەزارەت بکەن بۆ ژمارەی ئەو کورسیانەی کە پێویستە بۆ هەر کۆلێژێک بۆ هەر بەشێک بۆ هەر زانکۆیەک کە بۆ خوێندنی باڵا دەیکاتەوە ئەمڕۆ دوایین وادە بوو بۆ نردنی پلانەکان ئێمە ڕێنمایەکان پەسەندکراوە چاوەڕێ دەکەین لە سەرەتای هەفتەی داهاتوو دوای ئیمزاکردنی ڕێنمایەکان لەلایەن بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و بڵاوکردنەوەی لە وەقائی کوردستاندا ئێمە ڕێکارەکانی تری دوای دەستپێکردنی بڵاوکردنەوەی ڕێنمایەکان دەست پێ بکەین کە بریتە لە پەسەندکردنی پلانەکانی زانکۆکان و گفتوگۆکردن لەگەڵ هەرێک لە زانکۆکان بۆ پلانەکانیان و ڕێکارەکانی تریشی دوا بە دوایدا جێبەجێ دەکرێت بۆیە بڵاوبوونەوەی یاخود دەرکردنی ڕێنمایەکانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و دبلۆمی باڵا مژدەیەکی خۆشە بۆ هەموو ئەو خوازیارە و فێرخوازانەی کە چاوەڕێی کردنەوەی خوێندنی باڵا بوون. باشە ئەی سەبارەت بە دەرماڵە چی؟ بەڵێ بەڵێ ئێمە ساڵی ڕابردوو هەمومان ئاگدارین وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە پاڵپشتی ڕاستەخۆی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و هەروەها وەزارەتی دارایی و ئابووری توانرا دەرماڵە بۆ سەرجەم خوێندکاران و قوتابیانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستان دابین بکرێ و بتواندرێ مانگ دوای مانگ بەسەر خوێندکاران و قوتابیان دابەش بکرێت و بۆ ئەوەی بێتە پاڵپشتێکی باشی دارایی بۆ خوێندکاران و قوتابیان بۆ ئەم ساڵی نوێی خوێندنی ساڵی 2022-2023 کە پرۆسی خوێندن لە ئێستادا لە مانگینەوە دەستی پێ کردووە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە هەمان شێوە بە هەمانجی لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و ئابووری کار دەکات بە هەمان شێوە بۆ دابینکردنی دەرماڵای بۆ خوێندکاران و قوتابیانی هەرێمی کوردستان هاوشێوەی ساڵی ڕابردوو. بەڵێ بەڕێز عەباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کرد. زۆر سپاس بۆ یاش. سپاس.